بەندە ساڵی 1939 لە گوندی باڕۆی ناحی بازیان لەدایک بووم لە باوکوی دایکێکی موسڵمانی نەخوێندەواری جوتیار. لە تەمەنی 6 ساڵیەوە باوکم وعدیدا بوو کە ئەگەر خوا کوڕێکی باسی پێ بخوێنن بیکا بە مەلا. لەبەرەوە هەر لە پێشەوەی لەدایک بووم منیان مارە بڕی کردم بە مەلا. دوای 6 ساڵ کە تەمەنم بۆ 6 ساڵ 1935 چوومە قوتابخانە و مەلایەکی هێنا لێ دەستی پێوتنی خوێندمان و وردە دوای هاتینە گوندی خلیاسان ساڵی 47 هەر خوێندم و لە ساڵی 49 هاتینە سلێمانی لەوێش بۆ خوێندن هاتم. خەویش لە مەکتەبی شەوان ئەم خوێن لە فەیسەڵی و دوایی ناوەندی و ئامادەی وانم تاواکو بووم مامۆستای زمانی عەرەبی. بەڵێ 3 ساڵە کتێب فرۆشم لە جادەی سابوونکەران بە ناوی کتێبخانەی ڕاستیەوە هاوڕێیەکم هەزار ڕەحمەتی لێ بێ خوا لێی خۆش بێ ناوی کاک فەرهاد بوو. ئەو کتێبخانەی چوو بۆ پێشمەرگە پاسۆک بوو کتێبخانەکەی پێشکەش کردم. ئەو کتێبخانەی بۆ ماوەیەک تا ماوەیەکی زۆر دوای ئەوە هاتمە جادەی مەولەوی کتێبخانەی پەیام مندانا و دوای چوومە جادەی پیرەمێرد هاتمە ئێرە. دوکانەکانی خۆم لە بۆ کابرا پێویستی بوو تێدی من کرێتی بووم خۆ کابرا کرێتی کە لەگەڵ کابرایشی کە زیاتری باسی ئەڵە کاکی دوکانەکە بێژە بۆ کوڕەکەم گاڵتەشەکایە بە کری زیاتر. لە مناڵی کتێبم خۆشەویست و ئەنێ ئەو پارە پسکۆری کە ئەندا پێم بۆ خەرجی ئەچووم ئەمە بە ڕۆژنامەیەکی ژین بە عانەیە بوو. هەنێ هەر لە مناڵیەوە حەزم لە خوێندنەوە ئەکرد و ئیساش بەردەوام هەر ئەخوێنمەوە. ئیسەر کتێبخانەیەم لەبەر خوێندنەوەی خۆم لەبێن داینانێم لەبەر خوێندنەوەی خەڵک و خۆمە. بڕواکەوە ئێستا ڕۆ کارتۆنە کتێب خستەوە سیاری و برادرەوەی بووم و ماڵەوە ڕۆژوا کارتۆنە کتێب بووم ڕۆژوا دوو عەدا کتێبم و یعنی من هیوایەتم هیچ شتێک نییە. من نە مەشروب بە خۆمەوە نا ئەچم بۆ هیچ شتێ حتا تەلەڤیزیۆنیش کەم سەیرەکەم هەر خەریکی خوێندنەوە. بێ کتێب ناژیم یعنی ئەگەر یعنی بڕۆم بۆ هەر وڵاتێک سەر ڕۆم بۆ شارێکەکە سێ کتێبەکە خۆما بم لە پێشمەرگایەتیشە دایمە عەقیبەیەکی عەسکەریم پێ بوو پڕ بوو لە کتێب هیچ تیانە بۆ کتێب نەبێ. من هەموو هیوایەتەکان و لە هەموو ئارزوەکان بەس کتێبە هیچی ترم نییە. ئیتر نە مەشروب بە خۆمەوە و نە شتێک ئەەکەم و هیچ هیوایەتێکم لێ بەس کتێب خوێندنەوە نەبێ. سیاسەتیش هیوایەتم بووە لە 58ەوە سیاسەتم کردووە. ئێستا وەکو تەنزیم و حزب سیاسەت ناکەم بەڵام وەکو سیاسەت بمەفهومە عینەکەی كممارسة فني ممكنات أيكم متابعة أخبار وأوضاع الدنيا أكم ولاتان أكم. روشنبير أو كسية لهر شيء بزاني وشتي بساتي بزاني. من بس بوريكم اختصاصكم لغة عربية. هي ما مسايزان كوي يد لا من شيء عربي به شنو من السيانس لا ملا عربي خند إذا عربي ملا فرقية لقى عربي مكتبة أو أنت عمق كان اختصاص لا ملا هذا شو أصلا صار لهم برهبوه يعني من شون جروا بو صارت شون ببرزن بس بو منطق من لا ما مسمى لا شو توفيق باش عمر توفيق بالرحمن يعني من أوابو يعني خلناكي من اختصاص منطق من شوية خلنا وشرع من شوية خلنا هذيك صرف من شوية خلنا يعني حزم كلوبيتان يصير كم مرة ما وساعتين كم برا بلان في الدرب مثلا بالي مو بخش. بالله
مامۆستا ئەم کارە لەبەر خۆشەویستی بۆ کتێبە یاخود سەرچاوەیەکە بۆ داهاتی ژیانی تۆش؟ نەوەڵی من مانگی برێنی زەرەر لەم دوکانە ئەەکەم من مانگی دوو منە داتم برێنی لەسەر کتێبەکان دانێ مەزانی بوو بەڵام من ئەم خەڵکی خۆمانم خۆشەوێ کتێبیشم خۆشەوێ ئێستا ئەم دادەیە کە لەگەڵ ما هاوکارمە ئەزانەی ڕۆژی دایان کەسێن ئەسم بەتە لەبەر کتێب نافرۆشم پێڵم با بە تۆ لە من گەوستری کە ڕیاڵێ بووە ئێڵم کاکەم لە دەمێ بیخوێنەرەوە ئەگەر بەدڵ و هەر بۆ خۆ بەدڵیشنەوە بۆم بێنەرەوە یعنی من لەگەڵ خەڵکا تەعاملێکی خۆشم هەیە توکەم پیاوێکی نیشتمان پەروەر بوومە پێشمەرگە بووم سیاستم کردووە ئیسا کە ئەوانم بۆ ناکرێت بەمایە خزمەتی هەمیشە پێشمەرگی ئەم کتێب و علم و معریفەیە. ئێستا بۆ نمونە من چەند نووسەرێکم زۆر خۆش ئەوێ کە شتەکانیان زۆر بەدڵە یەکی لەوانە ئازاد بەرزنجیە ڕەو بێگەردە ڕەو حەسەنە خوارێ خۆش بێ کە ئێستا وەفاتی کرد مامۆستا حەمەکەریم عارفە کاک ئەحمەد عارفە فواد سەرڕاجە دکتۆر شێرکۆیە ئێستا زۆری تری ناوەکانم هەموو بۆ ناوترێن ئەمانە مەشخەڵ کەوڵۆسیە ئەمانە کە بەرهەمێکیان ئەبێ تەرجیعی ئەەکەم ئێستا کاک مەشخەڵ کە زۆرم خۆشەوێت زۆر هاوڕێمە لەم بێنا کتێبی دەوڵەتی یەهودی تەرجمە کرد من مشمارێکی باشم لێ کڕی و کتێبەکانی بە هەدیە زۆرین تەوزیعکە بەسەر خەڵکە یعنی یا کاک مامۆستا حەمەکەریم عارف زۆرم خۆشەوێ هەر کتێبێکی ناوازە دەرچێت نسخەیەکی بۆ مەوی لە کتێبەکانی خۆی نسخەمەداتی یعنی من هاوکارم لە زمانی پێشترا مامۆستا ئەحمەد سادات فوادی مەجید میسری حەمە فەریق حەسەن حەمە سەعی حەسەن یعنی ئەمانە هەموو دۆست و خۆشەویست من لەبەرەوە ئامادەم بۆ هاوکاری هەر نووسەرێک کە کتێبێک چاپ بکە بدام کتێبەکەی خزمەت بە ئەدەب و سەقافەی کوردی ڕۆشنبیری کوردی ئەکە هاوکاری ئەەکەم هیچ نەتوان سڵ کتێب لە کتێبەکانی لێکردم بە نەخەدەوە جۆرێکە لە هاوکاری. بەڵام خۆیان هەر تاقمە گەنجی هاتبێت میتوانن لە فڵانشۆن کتێبخانەیەکەینەوە من دوو عاداگەسی عادا کتێبم داپیانیا مثلەن زۆردا کتێبخانەی خۆماڵیان کردەوە سێ و چوار کارتۆن کتێبم بە مامۆستا نیازی هەورامانیە ناک بووە یعنی من خۆم بە پێشمەرگەی ڕۆشنبیری و ئەدەب و سەقافەی کوردی ئەزانم و خۆشم بە خزمەتکاری میلەتەکەی خۆم ئەزانم یعنی من هەموو تاچێت لەم نەتەوەی خۆم بە گەورەی خۆم ئەزانم ئافرەتەکان چێن وەکو کچ و خۆشک و کەسوکاری خۆم ئاعتیبارەکەم کوڕەکانی وەکو برا و کوڕی خۆم چونکە من بەبێ ئەم کەسم لێ زیادنەوە بەبێ ئەم میلەتەش من هیچ نیم کتێبیشان ئەدەمێ هاوکاری مادیشان ئەەکەم ئەو عەقڵەی خۆشم هەمە پیانە بەخشم ئەو تەجروبەی خۆم هەمە من چونکە بەڕاستیەکەی من ئەم میلەتە ئێمە پێویستی تەنها بە هوشیارکردنەوەیە ئێمە میلەتێکی تا ڕادیە خوێندەواری هەیە دکتۆرای هەیە بەڵام نەخوێنەوەرە کاکە هیچ ناخوێنێتەوە هیچ مامۆستا بۆ ڕەفیق موتی 20 ساڵە جێی لێکم نەخوێنێتەوە ئێمە ڕۆی چوار جایی دەنەخوێنەوە ئیدارە ناکەم لێی ناڵێ ئەو ڕووناکدرێ ڕۆی چوار جایی دەنەخوێنێتەوە خوێنەوار نییە من یەکشیشم باشە من یەکشت ئەزانم کە لەم پرسیان مامۆستا ئەندەر تۆ چی ئەزانی ئەڵێم من ئەوە ئەزانم کە هیچ نازانم ئەڵێ ئێ فەرقی من و تۆ چییە ئەڵێم هەردووکمان هەر نەزانی بەڵام من ئەزانم کە نازانم بەڵام تۆ نازانی کە نازانی داوا قسەی سوقراتە 2400 ساڵەوە بەراڵێ من و خەڵکی ئەسینا هەردووکمان هەر نەزانین بەڵام من ئەزانم کە نازانم ئەوان نازانن کە نازانن مادەم هەستم بە نەزانی خۆم کردو باشە.
مامۆستا ئەو کەسانی زیاتر ڕوو لێرە ئەکەن کێن یاخۆ چی چینەکەن زۆری زۆری خوێندکارەکان تەلەبن ڕۆژی دایان تەلەبی کچ و کوڕێن بۆ ئێرە حکایەتە قسان بۆ ئەەکەم سوالم لێ ئەەکەن مناقەشە ئەەکەین ئەجا من سێشتیش ناخێنم و کارم بە سێشت نییە چ نەتەوەیەکە چه ئاینێکە چه حزبەکە من کارم بۆ نیە ئەوە اختصاص بۆ خۆی من تعامل لەگەڵاکم وەکو ئینسان دائما ئەمە فەلسفە بدە لە حياته تقاس إنسانية الإنسان بماذا ما تقدم خدمة للإنسانية مرۆڤایەتی مرۆڤ بەڕاستی خزمەتگوزاری بۆ مرۆڤ فێورێ مرۆڤیش دووش زۆر مهمە دووزانە دوو قسەی جوانەیە دەربارەی ئەڵێ الإنسان عبارة عن الأسلوب ئەڵێ مرۆڤ بریتیە لە شێواز من شێوازی ئاخاوتنەکەمە کە زۆری خەڵکە خۆشاگەرەکەم چونکە بە ئاوازی ئەوانە خوێنم ئەمە یەک دووهەمیش ئەڵێ الإنسان ليس إلا صورة مكبرة عن طفولة مبكرة ئەڵێ مرۆڤ تەنها وێنەیەکی گەورەکەی منداڵێکێتی من کاریگەری دایکم و باوکم و ئەو مامۆستای دەستیان پێوت و لەسرم هەیە بۆ نمونە مامۆستا محموود حەمە ئەولێ هەزار ڕەحمەت لەو گۆڕەی بێ لە پۆلی شەشی سەرەتایی مامۆستام بۆ ئەو فێری وەتانیەتی کوردایەتی کرد ئەو فێری شۆڕژێڕی کردم یعنی کاریگەری مامۆستاکانم لەسرم هەبوو ئێستاش مامۆستایەکم ببینم لە مەلا بێ مامۆستای مەکتەب بێ هەتا ئەوە ڕوا من ئاوا سڵاوی عەسکەری بۆکم بە پێوە ئەوەستم ئەمە وەکو وەفایە بۆ ئەو حورمەتەیەوە من لە ساڵی 1950ەوە لە ڕێگەیەکێتی قوتابیانی کوردستان و پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە کرد و لە ساڵی 1960 کە بووم مامۆستا لە گوندی خەمزە لەبێر ئەو بیرروباڕۆی خۆم بڵاو کردەوە و بڵای چوار مامۆستاشمەدا بوو لەگەڵ ڕێزمان بۆیان خۆشم ئێن شوێعی بوون کە زانێن من لەگەڵ خەڵکا چا گونجم خوان نەخەڵک دوڕۆشتن دیەکەیتر بۆ خەیاڵ من بوونە پارتی کە پێشمەرگایەتی دروست بوو سێڵق پێشمەرگە لەو دیا دروست بوو کە ئەمە یەکەم دێ لە کوردستانە سێڵق پێشمەرگی تا دروست بێ بەڵام من خەڵکەم زۆر خزمەتەکە زۆر حورمەتم لێگرت زۆر ڕێزم لێگرت هەتا لە تەلەبەکانی خۆ زۆریان پێ شەکان بوون پێشمەرگە ئیتر من لە ساڵی تا 63 کە چوومە دەرەوە من هەر خەباتی پێشمەرگایەتی من کە بەڵام بە شێوەی نهێنی و تەنسیم و ڕێخستن من ساڵی 60 ئیعلان کوچمە دەرەوە تا ساڵی هەفتە نەهاتمەوە ئیتر لە پلەکانیشا کادیر بووم مەسئول ڕێکخراوم کەچمە دەرەوە مەسئول ڕێکخراوم ئیتر تا ئەندام ناوچە و تا کاتژێر ناوچە تا مەسئول ناوچەش ڕۆشتوم بەڵام هەمیشە بە خاکی بووم وەکو پێشمەرگە ژیاوم هەتوانیش درێژ وەکو خەڵکەم پێ بوو سیغارم ئەچێشا خو باوکم وەسعی باش بۆ ئیتوانی مشتێکم بۆ کاڵە من نەمەکرد پێڵاوی لاسێک لێت گزیری خاکی جگەری سیغار یعنی زۆر متواضع و هیچم پێ بوو عەقیبەیەکی عەسکەری هەر کتێبی تیا بوو بەفێڵ من هیچیان نەبوو ئەزانی بۆ من کە چوومە دەرەوە پێشەوە مەسئول ڕێکخراو بووم لەبەرەوە کەشف بووم لە مانگی حوزەیرانی ساڵی 63 پێیان وتم ئەگەر تا نوێی مانگ من نەڕۆمە دەرەوە ڕانەکەم ئەمبرن و ئیعدامەکەن لەبەرەوە من ئەوەنم ئیش کردبوو کە ئاشکرا بووم یعنی ئەگەر نەڕۆشتما ئیعدامەکرام لەبەرەوە من خۆش هەر ئیشی پێشمەرگایەتی مەکرد 50 شانی حزب ناو تەنسیمات مەکرد و بەڕۆشم بۆ دیاسانە خەڵکم ڕێگە خست و یعنی من پێش وەرە پێشمەرگەم بەڵام بە شێوەیەکی نهێنی بەڵام جارێ ئیعدامم کرد لەبەرەوەی کەوا ئەجرام لەوانەیە تحملی ئەو تعسیبەشم نەکردایە وتم با بڕۆمە دەرەوە باشترە لەبەرش کە لە پێشمەرگە بووم خزمەتی خۆم کرد و دەوری خۆم بینی و خەڵکی زۆرم ڕێخست و قوربان بورزە گیراوە مانگ و دوو مانگ بەڵام ئەم جارەی ئەخیریان
باش يعني توزع بري دلك دو صالو سيماني تيابو زاري أخي لدي تواري نوصل وهشتا زمان برا خم باش نبرة دي تواري نوصل وهشتا تا حظي تموزي نوصل وهشتا